بەخۆم و بە سالاری هاوژینم بڕیاری ئەوماندا کە دەستکەین بە چاندنی تۆی گوڵە هێروەکان لەبەرەوەی ئێمە لە سەرەتای وەرزی پاییز ئەو گوڵان ئەو تۆیانەمان هەمووی کۆ کردەوە و هەڵمانگر بۆی لەم وەرزەدا کە مژدەی بەهار دێنێت لەم وەرزەدا بۆی ئێمە بیچەقێنین و سیمای شار جوانتر بکات. وەکو هەر ئافرەتێکی کورد منیش حەزم لە گوڵ و گوڵزارە، بەڵام لە برەوەی هەر لە ماڵەوە دانیشین گوڵ بڕوێنین و بچەقێنین پێویستە ئێمە سیمای دەرەوەش جوان بکەین بۆ ئەو میوانانەی بەتایبەت بۆ شاری چۆمان ڕوودەکەنە شاری چۆمان. هیوادارین ژنانی کوردیش بەشدار بن هەم بە خێزانی یعنی بۆ منداڵەکانیان بێنن فێریان بکەن کە گوڵ چەقاندن دارچەقاندن هەر چ شتێک بێت سەوزایی بداتە شارەکە چی گوڵێک بچەقێنین چی نەمامێک بڕوێنین گرنگەوەیە سیمای شارەکە جوان بکەین. قەرەبووی ئەو داربڕینە بکەینەوە کە لە وەرزی پاییز بۆ زستان ئامادەی دەکەن و دەیبڕنەوە. لە سەرەتای پاییزەوە بڕیارماندا بە کۆکردنەوە کۆمەڵە گوڵی تایبەت لەوانە گوڵە هێرۆی هەمە ڕەنگی جیاواز لە ئێستادا کاتی چاندنی ئەو گوڵانەیە دەستمان کردو بە چاندنی و تۆ گوڵە هێرویانە و لە ناو شەقامەکانی قەزای چۆمان لە نێو جوساید و ئێستا کاتی چاندنیەتی. سەربارەوە کە لە ناو جوساید ناو شەقامەکاندا کۆمەڵک دار و گوڵی تایبەت چەندرەوە، بەڵام ئێستا لەو هەماتەدا هەستاوین بە چاندنی کۆمەڵک گوڵی جیاوازتر و جوانتر و بەرزتر کە ئەو گوڵانە بە نزیکەی 3 مەتر بەرز دەبنەوە و بە چەند ڕۆژ گوڵێک دەردەکەن. ئەو گوڵانەش کە سیمایشی جوانی ناو شار و شەقامەکان بەهۆی ئەوەشکەکە ناوچەکەی ئێمە بەتایبەتی چۆمان شوێنێکی گەشتیاریە سیمایەکی جوانتر بۆ گەشتیاران فراهم دەکات. کردیا